بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلامي خواهي قورتنا سر بخشك براني برازم خوشحالن كوالا ألقيكي تردال بخزمتنا قشتين ولا برنامي وش قرآن كانوا جواني لجاوازي كان يندام خوشحالين كأما القيدومة بخزمتنا دقين ولم بابتا پرچێژ تایبەتە بەڕاستی بابەتێکە دەکرێت بڵێم لەگەڵ جەنای مامۆستا خۆمان لە پێش جەنابتانەوە چێژ و تامان لێ کردووە. خۆی تەبیعەتی قورئان وایە تا لە خزمەتی دابی زیاتر تێدا قوڵ ببیەوە ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئیدی زیاتر حەز بە چێژ و بە تام و لەزەتەکەی دەکەی و زیاتر حەز بە عەزەمەتی خوای گەورە دەکەی کە خوای گەورە چ وشە سازیەکی عەجیب و عەجائیبی داڕشتو لە قورئانەکەی. خۆشحاڵین کە لەم ئەڵقەیەش لە خزمەتتاندا جەناب مامۆستا بەخێر بێ. سپاس هەنەکەین خوای گەورە سەلامەتاکەی ئینشاءڵڵا. لە ئەڵقەیەم جارەماندا باس لە جیاوازی چەند شتێکی تر دەکەین. یەکێک لەوانە بابەتی جوحود و ئینکار لە قورئاندا هەردووکیان بەکار هاتوون، هەردووکیان بە مانای نکۆڵیکردن دێ. کەسێک کە نکۆڵی لە شتێک دەکات و قبوڵی نییە، بەڵام بۆچی قورئان ئەم دوو وشە جیاوازەی بەکار هێناون؟ ئەگەر سەرپیەک ڕواڵەتێک لێکی بدەوێت هەست دەکەی یەکمان هەیە، بەڵام لە وردەکاریدا لێک جیاوازن. جەناب مامۆستای باسی جوحود و باسی ئینکار هاتووە لە قورئاندا. ئەم جیاوازیانە چی تێدایە؟ جەنابەت چیت لێ خوێندوتەوە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه. خوشحاڵین ئمڕۆژ لە ئەڵقەی ئەم جارەمان لەو خزمەت ئەو بابەتە گرنگەیە بەیەکتر شاد دەبینەوە. وەکو جەنابەت باست کرد بەڕاستی تام و چێژی قورئان لەوەدایە کە تێیدا قوڵ ببێەوە لیەدەبەڕوا ئایاتیه، یعنی بزانی مەبەست و مەرامی ئەم ئایەتە چییە، یعنی وا بەسەرچێڵی قورئان لێک نادرێتەوە. ئەو کەسانەی کە زۆر ڕۆچوون لە قورئانە بەڕاستی ئەوانە لەگەڵ قورئاندا ژیاون، ئەوانە لە ناخ و حەقیقەتی قورئان تێگەیشتون. بەتایبەتی جوحود و ئینکار هەردووشیان وەکو مانا ڕواڵەتیەکەیان دەلالەت دەکەنە سەر حەقیقەتێک بریتە لە نکۆڵیکردن ئینکاریکردنی شتێک، دانەنان بە شتێکە، بەڵام جیاوازەکەیان لەوەدا دەبینرێتەوە. جوحود یعنی ئەبلەغترە، یان بڵێن قورسترە لە ئینکار. لە مقابلی جوحودا ئێمە شتێکمان هەیە پێی دەوتێ ئەعتراف، یعنی نەقیضەکەی دان پێدانان. لە مقابلی ئینکارە شتێکمان هەیە پێی دەگوترێت ئیقرار، یعنی ئەم دوانە یعنی هەرکەی لە ئاستیەکیشیان ڕادێ. ئیعتراف دانانە، یان ئیعترافکردنە لەسەر شتێک کە خۆت کردوتە، فاعترفوا بذنوبهم. بەڵام ئینکاریکردیان ئیقرار دانانە بە حەقی غەیری خۆتدا، بەس ئەوی بە حەقی خۆتە. یعنی کەسێک دان ینی ئیقرار لەسەر خۆی بکات، دان بە هەڵەی خۆی دابنێ زۆر گەورەتر لەوەی کە دان بە حەقی کەسێکی تر دابنێ. یعنی خەڵکانێک ئەهلی حەق بوون هەردەم غەڵەتیشیان کردبێ بۆ خۆیان کردویانە. جا لێرە جوحود یعنی نکۆڵیکردنی شتێکە کە سوور دەزانی وایە بە عیلمەوە، یعنی تۆ شتێک دەزانی وایە. وەکو چۆن خوای گەورە باسی فیرعەون دەکات، دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا، يعني دڵنیا بوون ئەو شتە وایە، یەقینیان هەبوو کە حەقیقەتە، بەڵام چی وای لێکردبوون دانی پێدانەنێن. واتە جوحود ئینکاریکردنەکە بەوە بوو کە ظلما وعلوا، تەکەبوڕ، خۆبەزلزانی. دەشیزانی ئەوەی پێغەمبەر موسا و پێغەمبەر هارون ڕاستە، لەقەد عەلیمتە ما ئەنزەلە هەئولاء إلا رب السماء والأرض بصائر. یان جوولەکەکان، یعنی پێغەمبەریان دەناسی، وانیا الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم. بەڵام بۆ دانیان پێدانەنا لوتبەرزیان، خۆبەزلگریان، کۆمەڵە شت. ئەمە وای کرد واتە جوحود بریتێ لە ئینکاریکردنی شتێک بە عیلمەوە کە دەزانی وایە. بەڵام لەولاوە مەسەلەی ئینکاریکردن لەوانەشە، یعنی هەروە سەرپێی دانی پێدانەنێ، یان بە نەزانی دانی پێدانەنێ. قوڕەشەکانیش هەماشە دازانی ئەو پێغەمبەری خوا بە هەموو سیفەت و ناو و نیشانێک بێ ئەمە پیاوێکی بەرز و بەڕێز و چاک و پاکە و ڕاستە. فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. جەحدیان کردووە، زانیوشیان. ئەمە لێرە ئەوەیە کە کەسەکە شتێک دەزانێ، خودتاوانی ئەو کەسەش زۆرترە. عادەتەن مامۆستا کە علمیشی بە شتێکەیە، علمی بە شتێکەیە،
كداني بدانانه نايك لشتك نايزان داني بدانانه استعمل الصورة بينية كأخوي قد فرمي من أهل الكتاب والمشركين لم يكن الذين كفروا من أهل الكتاب والمشركين منفكين حتى تأتي يوم البينة دير بوش أهل كتابي بيج مشركين خصوها لبري أهل كتاب أهل علم بون لبيج مشركين بوي اللي رشاد ببيت تصنيفك تاواني أهل الكتاب زيادة للمشركين يعني بعلم يعني بيا اللي رشاد جحود أو جحدك علمي بشتكي هي داني بيداناني بلان إنكاري كردن لو أنا كسكت جاهلك بيو هلا خورا وسر كوتوا كواتا بني إسرائيل بجواني دانزاني كتناد برامبر پیغمبران خوشانك پیغمبري إماش صلى الله عليه وسلم لسرهم يعني بيك زاني وأنا أو پیغمبران راسن وإذ قال موسى لقومه يا قوم لم تؤذونني وانا وش آزار مددا وقد تعلمون أني رسول الله وإذ قال عيسى بن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم وانا كواتا زاني ويانو بلكو إنكاريان لكردوا واتا جحود نقولي كردنا لشتێک کە کەسەکە لە دڵدا دەزانێت ئەو شتە ڕاستە بەڵام بە زمان یان بە کردەوە پێچەوانی دڵی دەکات و نکۆڵی لێ دەکات ئەمە کەواتە جوحۆت شتێکی بەرفراوانترە لا ئینکار بەوەستا لەوانەیە ئەو کەسە شتێک ئینکاری دەکات بەڵام درۆ دەکات يعني لەگەڵ خۆی ڕاست ناکات خوای گەورە کە دەفەرمێ یعرفون نعمة الله ثم ينكرونها يعني دەزانن ئەو شتەوانیە بە ڕۆژی ڕووناک ئینکاریکردنەکە ئەوەیە نیعمەتی خوا بە سەریانەوە دوایی يعني بڵێ بە درۆی دەزانن یان ئینکاردانی پێدانانێن لە ئاستیا حەقی خۆی پێنادەن جوانە ئینکار نکۆڵیکردنە لە شتێکە کەسەکەیان عیلمی پێنێ یان گومانی لێ هەیە یان عیلمی پێنیان گومانی لێ کەواتاوە دەکرێ بڵین ئەگەر هەردووکیان تاوان بن تاوانی جحودەکە گەورەترە چونکە عیلمی پێێتی و یەقینیشی پێێتی کە ئەم بابەتە ڕاستە لەقەد عەلیمتە وەسەیقەنەتە ئەنفوسوهم کەواتە بە یەقینی زانیویان ئەم بابەتە ڕاستە ئینکار مەوەساواتە کەسەکە شتەکە وەکو بڵێ زۆر ناهیناسێنا وجاء إخوة يوسف فدخلوا عليهم فعرفهم وهم له منكرون كواتا أوان يوسف الناس وشيء إنكاركي بوبكارته منكروني بوكارهاتو كهرم إنكاركي كواتا جاري و يعني كسك بالزبط نازان أمشت بالزبط حقنيا هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين إذ دخلوا عليه فقالوا سلام قال سلام إنهم قوم منكرون يا كسانكي ناسراون كواتا جاري وكسك زور معلوماتي بيني ياخذ هر علمي بيني ياخذ قماني لو كسهيا وجاء فلما جاء آل لوط المرسلون قال إنكم قوم منكرون هماشت بكار هندرا برامر فرشتكان كانان ناسيون ياخذ قمانك هبوا للراستو دروسي أو اشتدا قلت أنا مثلا خواهي قرد فرمي ألم يأتيكم نبأ الذين من قبلكم قوم نوح وعاد وثمود جاءوا دفرمي والذين من بعدهم لا يعلمهم إلا الله تابي باوران لا والله ما دقتانا شيء جاءتهم رسلهم بالبينات فردوا أيديهم في أفواههم وقالوا إنا كفرنا بما أرسلتم به وإنا لفي شك مما تدعوننا إليه مريب إما لقمان داين بمان واني أو إيوة ديالين شتيكي الراز به جاري وهي موسى إنكار يعني اشتيك دزاني وايا بەڵام سواری سەری خۆی دەبێ بە زمان ئینکاری دەکات بەدڵیش قەناعەتی پێ هەیە ینی شتەکە پێچەوانی یەکترا زانایەکیش دەڵێ ئەغبى شخص الذي يتكلم بغير ما يعتقد يعني گەمژەترین کەس ئەو کەسەیە قسێک دەکات پێچەوانی ناخێتی يعني قەناعەتی بە شتێک هەیە لە ناخا پێی وایەوە بەڵام شتێشکە دەڵێ ئەمڕۆ زۆر خەڵک ئەوەی لە دڵیدا نایڵێ باشە زۆر خەڵک حقیقەتەکەی دەزانێت بەڵام کۆمەڵێک ئەسباب هەیە وای لێ دەکات یعنی لە ڕاست لە حقیقەتەکە دوورکەوێتەوە ئینکاری شتێک دەکات لە کاتێکا دەشزانێ وایە ئەمەش ئینکاریە کەواتە جحود و ئینکار هەردووکیان نکۆڵیکردن لە بابەتێک یاخود لە کەسێک یاخود لە مەنهەجێک لە شتێک بەڵام جحود ئەوەیە خاوەنەکەی بە دڵنایی و بە یەقینەوە دەزانێت ئەو شتە ڕاستە بەڵام مەسلحاتی لەگەڵ نایەتەوە نکۆڵی لێ دەکات و دژی ڕادەوەسێ
ئینکار هەندێک جار بەشێک لە عیلمی لەگەڵا جاری وهەیە هەر کەسەکە هەر هیچی لە نازانێت یان بەشێکی لە دەزانێت یاخود گومانی تێدا هەیە دەکرێت بڵم بابەتە زۆرتر هەڵدەگرێت بەڵام ئیکتیفا دەکەین بۆ دەخوا پاداش داتەوە فریا بکەین انشاءالله بابەتێکی تر لە خزمەتاندا باسکەین جیاوازی نێوان فعل و عەمەلمان هەیە لە قورئاندا ماوەسا هەردووکیان بە معنای کردار یان کردەوە دێ بەڵام دەبینین لە جوانی تعبیری قورئاندا دیسان یەکێک لەو شتانە کە جیاوازی تێدا هەیە جیاوازی فعل و عەمەل ماوەسا چ جیاوازیەکە دیارە خۆی پەروەردگار دەتوانم بڵێم زۆرترین وشێکە لە قورئاندا هێناوە یعملونە یەفعلونەیە یا فعل یا عامل بەڵام جیاوازەکەیان لێرە ئەو کوتمان زۆربەی خەڵک لێکی ناداتەوە هەر دەڵێ فعل و عامل بەڵام ئەوەیە فعل عامە زیاتر بۆ هەموو خۆی پەروەردگار فعلی هەیە فریشتەکان فعلیان هەیە ويفعلون ما يؤمرون ناڵە يعملون بەڵێ ئینسان فعلی هەیە حتى حیوانات و ئەوە تریش فعلیان هەیە جەمادات ئەو فعلی لەوانەوە ئەو شتێ ئەوان دەیکەن پێی دەوترێ فعل یعنی من غیری عاقل بەڵێ شتێکی عام و گشتیە شتێکی عام و گشتیە بەڵام عەمەل دایما بۆ عاقلە ببرە جاری وە ئەم فعلە قەسدی لەگەڵە نیە جاری و لەگەڵی نییە زۆر جار ئەمە طبعا بە قەسدا جاریوە بەبێ قەسد کەسەکە شتێکی کردووە مەبەستی نەبوو ئەو کارە بکە جاری واشێ بە مەبەستەوە کردوێتی والعمل أخص من الفعل بەڵام عەمەل ئەوە ترە ینی ئێمە کە سەیری ئاەتەکانی قورئان دەکەین ئەوەی باسی کە فعل دەکا یعنی بۆ زۆر جار إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون أما چی بوون خەڵکانێکی ملوک یعنی دوور بوون لە دینی خی پەروەردگار یاوە گوتمان دەربارەی ئینسانەکانی تر کافرەکان هەل ثویب الكفار ما كانوا يفعلون يعني كل قد علم صلاته وتسبيحه والله عليم بما يفعلون يعني باسي مخلوق كان دكا بجياوازي جابو ملائكه باسي فعل دكا بو مخلوقان تر باسي فعل بلان بو مخلوق عاقل جاءويش بزوري قصدي لقلدايا قصدي لقلدايا كواتا عملي بيوسا عمل جياوازا إن الذين آمنوا وعملوا الصالحات أما الليلة دري دخات كبالة لكل درجات مما عملوا وزور جارج ما مستا أو شتي كإنسان قصدي لقلداني لواني لسريشي تاوان بارنبي دي سانو عملك قرنتر لفعلك عملك قرنتر ساكسيك تاوانك أنجان دادا يعني سوين ديكي قوادو هر بس زاري وهر قوتركاري قوتويتي كخواي قرد فرمي لسر أو تاوانا تانقريكا لناخرا ديتا قصدي لقلا بلام لغو يكو شتيكي سر زارتشيا لا يؤاخذكم الله بما باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم بلا جاليري شتيكا بقصد بيكي جياوازا لو يكا بقصد بيكي كواتا فعل شتێکی بەرفراوان و گشتیا و کۆی گشتیش کردەوەکە دەگرێتەوە و فعل مەوەسا هەندێک جار یەک جار ڕوودەدات و خێرایی تێدا هەیە دووبارە بوونەوەی تێدا نیە بۆ نمونە ألم تر كيف فعل ربك بعاد ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل یەک جار بۆ سزا دراون یەک جار بوو خێرا بۆ لەناو براون وشەی فعلەی بۆ بەکارهێناوە وتبين لكم كيف فعلنا بهم ئەمە باسی سزای یەک جار ڕوویدا و لە ناو براون و کۆتان پێکاتەوە کەواتە جارێک بووە دووبارە بوونەوەی تانیا وەسە تەنانەت لە باسی زەکاتدا دەفەرمێ والذین هم للزەکات فاعلون نافەرمێ عامل بۆ چکە زەکات لە ساڵدا یەک جار دەدرێ و ئەگەر کەسێک لەسەری نەبێ کەواتە هەمووی ناگرێتەوە کەسێک لەسەری نەبێ مەرجەکانیتان نەبێ ناگرێتەوە و لەسەر ئاسی ساڵ دووبارە بوونەی تانە بەڵام عەمەل کە تایبەتترە دووبارە بوونەوەی تێدا وبشر الذين آمنوا وعملوا الصالحات کردەوەی چاکە بەردەوامی تێدا دەبێت دووبارە بێتەوە تۆ نوێژ کردەوەی چاکەیە بەردەوام دووبارە دەکەیتەوە ڕۆژوو مەسەلەن ساڵان دووبارە دەبێتەوە باقی عیبادەتەکان کە دووبارە بوونەوەی تێدا خی گەورە وشەی عەمەلی بەکارهێناوە کەواتە عەمەل دووبارە بوونەوەی زۆر جار قسەش دەگرێتەوە هەر عەمەلەکە چ ئەقوالە چ ئەفعالە خی پەروەردگار بەعزە کەسێکێ دەفەرمێ ئاوایان کردووە لەوانەیە قسەیان کردبێ لەوانەیە هەڵوێستیشان نوان بێ واتە هەموو ئوشتانە لە خۆ دەگرێ کە پێدوتی عەمەل بەڵام بە مەرجێک ئەو کردەوەیە بە قەست و بە ئیرادە و بە مەبەستەوە کرابێ جوانە
كواتا حتى ما وصلوا شوينانه كخواي جورا لدرباري خوي سبحانه وتعالى وشي فعلك بكارهناوا بو اويك بزاني جيجيرا وما تفعلوا من خير فإن الله به عليم واه ئاباسی فعلە کەواتە خوا بە هەموو شتێک ئاگدارە نەکار عمل بێت و تەنابەس چاکان ئاگدار من نەخێر بەڵکو و خراپە و چاکە بە هەموو شتێک ئاگدارە لە عمل بۆ جاری وای بۆ خراپەش دەبێت تەوانێ وەکمان بۆ بەز و عاقل بێت دەگونجە کافر بێ ڕاست والله بما تعملون عليم محيط زۆر شوێنە خی گەورە ئەوەی کە دەیکەن بەس بەمەرجێ و کەسە قەستی لەگەڵ بووە عقلی هەبووە يعني ئەوە عملە بەڵام بتوان فعلەکە هەموو بەشەکان دەگرێتەوە جۆرێک عامترە ئەمەیان خاص گشتگیرترە لە باسی فریشتەکانش مامۆستا يعلمون ما تفعلون چونکە فریشتە توانە نیتی دڵەکەش بخوێنێتەوە بۆیە هەمووی دەزانێ کەواتە فعل شتێکی با بڵێن کە دەفەرمێ فعلون یان دەفەرمێ باسی فعل هاتووە لەگەڵ عمل جیاوازەکەوێکە فعل دووبارەی تێدا هەیە و بەردەوامی تێدایە و بە خێرەی ئەنجام دەدرێ و یەک جار ئەنجام دەدرێ بە زۆری ئاوایە عمل تایبەتترەکە دووبارە بوونەوەی تێدا زۆر دووبارە دەبێتەوە و قەستیشی لەگەڵا وەکو چۆن دەکرێت تایبەتە بە عاقلەوە ئەمە عاقلیش دەگرێتەوە فعلەکە ماوەستا شتێکی ترمان هەیە کە هەر هەمان مانا دەبەخشێ بەس لە دەستەواژی قورئانیدا جیاوازە کە صنع و صنع تایبەتترە لە هەردووکیان هەم لە عمل هەم لە فعلەکە وهم لعمل تابترا هم لا فعل تابترا شلون عمل تابتر بولا فعل صنع لهردو كان تابترا صنع الله الذي أتقن كل شيء زياتر بو كشتي دقيق بوشتي ورد أو بري ورد كاري والله عليم بما يصنعون بيصنعون يعني أو كار ورداني كأوان كردويانا پیوای هەندە بە دیقەوە کردوویەتی خوا پێی نازانێ بەس خوای گەورە ئاگاداری ئەم کارە وردانەشیان هەیە پێغەمبەر نوح کە کەشتەکە دروست دەکا وەصنع الفلك بأعيننا ووحينا ويصنع الفلك يعني خوای گەورە بە پێغەمبەر موسا دەفەرمێ واصطنعتك لنفسي ئەتۆم بۆ خۆم دروست کردووە يعني ولتصنع على عيني كواتا فعل شتێکی گشتیە عمل لەو تایبەتترە و سونعش لە هەردووکیان تایبەتترە خۆی گەورە پاداش داتەوە جەناب مامۆستای ئەڵقام جارشمان بە کۆتایی هات تاوەکو لاڵقەیەکی تر پێتان دەکەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین و سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.